حەجمی قەیسەری هەر ئەوها گەورە بوو یان گچکە بوو پاشان هەر ئەو حەجمە بوو ئەو قاوەخانەیە گردەک بوو بە خۆی قەدیمەن ما پارچەیەک لە ماوەی ئەو خانەی بوو عرب دەهاتن ئەوە بە حوشتر خێیان دەهینە لێرە دەیانفرۆش خێفرۆش بوون لەجێ ئەوەیاندا دوای ئەو باشوان ئەوە کرا ئەو نەما مەسەرەن خێفرۆشش چووە عالم هات ئەوانە کردە بینا و شتانە دوکانداریان لێ کردە قەیسەری چەند دەرکەی هەبوو قەنسەری هەر قەنسەرێک دوو دەرکەی هەبوو دەرکەی ڕئیسی هەبوو بەس لە نەناوە تێکەڵ ببوو لە یەکدری بەس قەنسەری گەورەکان قەنسەرێک ئەو دوو دەرکەی هێواران شورتە دەهات ئەو دەتەیە قەپاتی دەکرد دەبایە زوو دوکانەکان هەڵگرن دوکانەکان هەڵدەگیرا قفلی دەدا سبەی لێ زوو دیسان دەهاتەوە دەرکەکانی دەکردەوە پشت ئەو هۆش مەیدانی دەغلی بوو گەرم و جۆیان لەوێ دەفرۆشت بەس ئەوانە موسڵمانەکان بوو نەکەی مامۆستا جوانترین شتی خۆت لەگەڵ بازاری قەیسەری لە بیرت مابیت وڵی بنم چی نازانم ئەمە زۆر شتمان نیتیە شتمان دەکڕی پارەمان لە بابمان وەردەگرت بەعانێک 4 پلوی دۆندرمامان پێ دەکڕی یان دەشین تووشی شوێنمان پێ دەکڕی ئەو شتانە بوو ئەنی یاتر نەبوو